کاتێک حەمە ڕەشید خان نەخۆش دەکەوێت دەوڵەتی شاهنشاهی ئێران داوای لێ دەکەن کە لە ژێر چاودێری ئەواندا چارەسەری بۆ بکرێت، بەڵام حەمە ڕەشید خان ڕەتی دەکاتەوە و دەڵێت سەردەمانێک من شەڕی ئەوانم دەکرد و لە ناوی من دەترسان، ئێستا دەیانەوێت بچمە بەردەمیان و پێم بڵێن ئامەیە حەمە ڕەشید خان ئام کەلاکەیە؟ بەڵێ ئەوە شەهامەتی پیاوێکە کە ئامادە نییە بچێتە بەردەمی دوژمنەکەی و بە زەلیلی بیبینێت. مقر حزب الشيوعي وقت مقر حزب الشيوعي لشارع كفاحيان في ولا بغا قلب على هو تايتر شوين لبيانيات ونتان زيكي نيورو انجا سرمان هاد بشين لاي سكرتيري حزب الشيوعي. طبعا من اقوم وقت ايان ناسم كمان الشيوعي مو مسؤول حزب الشيوعي مناوم هبول الان يترن برجمان جوري كتيان تشي هم اغاي وشياتو هم اغاي حمار شخاني بانيه وقت خوي رئيس أركان جيشي جمهورية مهاباد بوا زور رفيقكي خوشويستي قاضي محمد بوا أو وقت بيوندي لقل جاء وقت ضابطي سوفيتي إداري جيشي سباي جمهورية مهاباد يكن جاب روسا كان سوفيت كون منطقة أو بو كوتبو دسوا تمشتكي بيول حصل سكرتيري هات سلام عادل بيادي بخير ويعدم كرا ومنو مجي خان وحمر شيخان من مترجمين بهم. مجي خان عندي عربية زاني بس هي وانا بكتواني اقصر سيبي وتي حمر شيخان وتي وقتك كمل لأويبهم لجمهورية مهاباد الجنرال السوفيتي الشيوعية كان كتنظيم ومشقيان بسباي رزقاري خوازي جمهورية مهاباد كرد ئێمەیان مەجموعەیەک لە زابتەکانی جێشی کوردستان کە ئەو یەکێک بۆ لەوانە کۆبوو و دانیشتن و کۆبوونەوەیان لەگەڵ کردوین و هینێکی دەرهێنا شتێک وەکو ئیشارەتێک بوو کێکێکی شتێکی وایە ناوینێ هەر ڕۆژێ ئیشتان هەبوو بە سۆڤێت بە حزبی شوێعی سۆڤێتی لە هەر شوێن بوون ئەمە پیشان بدەن. پیشانی سەلام عادلیە و سەلام عادلیتر زۆر مۆزوعەکە گۆڕاو بەداخەوە ڕسمانەم نەماوە و لازم دەست لەم دنیا گۆڕانکاری هینا نەما ڕسمیان گرت و سەلام عادل خۆی ڕسمی لەگەڵ حەمەرشخان گرت و ئیتر ئەو وەختە دوای ئەوەی کە ئەو قسانەی وتی بن ئەوە بۆ خزمەتی جێشی سۆڤێتیم کردەوە جێشی سۆڤێتی ئیحتیمالی گەورەیان لەسەر من بووە و لەم شتانە یانی ئەوە معتەمیدی ژەنرال فڵان بووم کە قایدی جێشی سۆڤێتی بوو هەموو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەند جار هاتووە کۆبوونێ لەگەڵ کردوین و ئەوانەیانوی جێشەکە جێشی کوردستان پەروەردە کرد بە ڕۆحێکی کۆمۆنیستی و ئەمیژێکێک بۆ لەوانە وتی ئیستەش ئەم ئاغا بڕۆخی ئاغا و پەلەماری ئاغاهان و من ئەو ئاغایە نیم ئەو ئاغایم کە لەگەڵ خەڵقا بووم لە مەڵکەکانیشەوە فڵان کەس گوایە من ئەزانێ کە ئەم خەڵقی ناوچەکەیە ئێمە ئەوە نەبووین کە حەزێتی جوتیار بین و جوتیار خۆمان تەفاهومان کردووە حاصڵات بەشیان داوین بەشیان ئالە وەسەل بەشیان ناوی زوڵمان لێ نەکردن وەل حاصڵ ئەمە قسانەی کردویتر ئەوانی زۆر ڕێزیان لێگرت و وتیان ئەم شەوە بێ میوانی ئێمە ویتر دوایەوە حیزبی شوێعی تەوجیهاتی یا بە شوێعەکانی منتیقەی سلێمانی و پێنجوێن کە حەمەرشی خان ئینسانێکی نیشتمان پەروەرە و کورت پەروەرە و جێگەی سەقەی جێشی سۆڤێتی بووە و کەس بە هیچ شێوەیەک هین نەکا غەڵەت نەکا بەرامبەریە ئەوە بۆ تاریخی گەڕمەوە طبعا بۆ ئەمە دەم پشتیارە دوو ڕەهەندی هەیە
ڕەنی کەنەوەی حەمەرشیخان خۆی ینی چێتە بەدەستی دەوڵەتی عێراق و تەسلیمکردن خۆیش خۆی نەچووە بە پیلان مەسەن هەندێک وێزگە بۆ دێنمەوە لە 1970 زاینی 28 کاتچێ بانە ئەگرێت یەکێ لە کەسایەتەکانی شاری ئیسلامی باناوەکەی نێنین دێتە گوندیوێنە بۆ لای حەمەرشیخان میواندارێکە بۆ سلێمانی دەوڵەتی عێراق لە سلێمانی دەست بەسەر دەکات بۆ نمونە لە 1944 زاینی کە بانە دەسەڵاتی ئێرانەکەی و حەمەرشیخان پێشێ بانە لە بانە ڕابکای سووتێنێ بۆی کە دەسەڵاتی ئێران نەکەوێت و ئێران بە ئاوادانی نێتەوە ناوی باشە دێتەوە سنووری خۆی کە گوندیوێنەیە باشە لەلایەن کەسێکی نزیکی خۆیەوە داوا ئەکات بێ وەستێمانی مستەرف ئێوە کێشەکەی بۆ چارەسەر بکات دەست بەسەر یەکەن بۆ نمونە سوالە نقطەی کردن لە 1940 زانی کە قازم محەممەد دەوڵەتی ئێراندا ناگەنە ئەنجام و خەریک کۆماری کوردستان بەرەو ڕووخان دەڕوات بەرەو هەندێک ڕووخان دەڕوات حەمەرشیخان پێ قبوڵ ناکرێت کاتێ قازم محەممەد ناتوانێت قەناعەت حەمەرشیخان بکات کە لە کۆمارە بمێنێتەوە و حەمەرشیخانیش قەناعەتی وایە کە کۆمار تازە ئەڕوخی و ئەمان بەگەری بکەن لە کۆمار نەک تەسلیمی دەوڵەتی ئێران بن بازی کۆمارە هێنێ دێتەوە دارۆخان بە پیلانێک لە سعدی حیجازی دەستگیر دەکرێت و لە نێرە بۆ ڕەمادی دوو دەخرێتەوە بۆ دوای دەنێ بە کەرکووک بۆ نمونە ینی کەس ئەمێژوو ئەەکەی ئەمەژوو ئەەکەی حەمەرشیخان هەمیشە بە پیلان دەستگیر کراوە و دوو خراوەتەوە بۆ لەلایەن دەوڵەتی عێراقەوە ئەمە یەک ئەگەر نمونەی بێت لەسەر مۆزوعەکە مەسەلەن لە کۆماری کوردستاندا ئەو بارزانی نەمەر جەنرال بووە فەرماندەی هێزەکانی تەواوی بارزانیەکان بووە چکە لە کۆماری کوردستاندا هیچ لە پێگەدەرەکانی کۆماری کوردستان لە هێز جێگداری بارزانیەکان بوون بارزانەکان بۆ چکە ئەوان بە سەکرداری بارزانی نەبەر لە 1940 زاینی شۆڕشی بارزانی بەرپاکردنی دەوڵەتی عێراق کە شۆڕشەکە تێشکاوە هەموو ئەفسەرانی لەگەڵ بارزانیا بوو وەکو مستەفا قۆشناو حاج ئەحمەد عیز عەبدولعەزیز محەممەد قودسی وهابی عەلیاغا دەیان لە ناوە جوانانە لەگەڵ بارزانیا هاتوون بۆ کوردستانی ئێران بۆ کوردستانی خۆرەڵات و لێ ماونەتەوە تا دوات پێنیان کۆماری کوردستانەوە کردووە حەمەرشیخان لە کۆمارە کەوێتە جەنرال فەرماندەی هێزەکانی بۆ کان و مەنتیقە بەنانی فەرماندەی هێزەکانی سنووری ناوچەی بۆ کان و دەوروبەری بووە لەناو ئەم هێزەدا بەشێکی هێزەکەی حەمەرشیخان بەشێکی زۆر هێزەکەی حەمەرشیخان بانە بارزانیەکان بوون کە سەدام بەڵگەنامەمان لە بەدەستایە کە باسی ئازادی بارزانیەکان دەکەن لە شەڕەکان دژی دەوڵەتی ئێران باسی خۆراگەریان دەکەن باسی پاکیان دەکەن باسی ئەزمونەکەیان دەکەن بە دڵسۆزیان دەکەن حەمەرشیخان سەگەداتی ئەم هێزەی کردووە لەگەڵ هێزێکی سوکارەکەی خۆیدا باشە لەنێ ئەم هێزەدا چەندی ئەفسەری بەتوانە هەبووە کە مێژووی جوانیان لە مێژووی شۆڕشی بارزانە کۆماری کوردستاندا بووە لەوانە مەسەلە بۆ نمونە بەکر عەبدولکەریم بن حاج ئەحمەد عیز عەبدولعەزیز مستەفا قۆشناو محەممەد قودسی دایان ناویتر ئەم کەسایەتیانە کە کۆمار دەڕۆخێتە حەمەرشیخان لە 1946 کۆمار ماوە وازە کۆمار دێنن دەگەڕێتەوە گوندەکەی خۆی بە خۆی و کە سوکارەکەیەوە ئەمە سەران لەوێ دەمێننەوە کە لەوێ دەمێننەوە مەسەرەن ئەمانە دوای لەگەڵ چاوەڕێی کۆماری کوردستان ئەڕوات ئەیت حەمەرشیخان لە دەستبەسەرە لە ڕۆمادی کاتە مستەفا قۆشناو و عیز عەبدولعەزیز لەلایەن دەوڵەتی عێراقەوە دەگیرن و دەستەدارە دەدرن شەهید دەبن هەندێک حەمەرشیخان بابەتەوە دوورە مەسەڵەن حاج ئەحمەد و محەممەد قودسی و عیز عەبدولعەزیز و کەسەکانی تری ئەفسەرانی کۆمار کە لای حەمەرشیخان بوون وهابی عەلیاغا حەمەرشیخان لە کۆمار نەماوە پێیوتون لەگەڵ من دێن ئەتاقم بەسەر چوام لەگەڵ ما بن دەست لە خەبات دەکەین و بەردەوام دەبین لە خەبات لەگەڵ من نایەن لە کۆمار بنە خزمەتی قازم محەممەدکەن و ئەویش کۆماری کوردستانە ڕابەری ئێمەیە من قەناعەتمە دۆخی ئێستا نەماوە ینی بۆ لەوە سەرە بەڵگەنامە هەیە ئەمەوە بۆیە کە حەمەرشیخان لە 1946 زاینی کە لەبانە نەماوە ومثلا ئەفسەرانی کۆمار نەوانە عیز عەبدولعەزیز مستەفا قۆشناو و محەممەد قودسی کە لە سەردارەدرن لە 19 حوزەیرانی لە 1940 زاینی لەلایەن دەوڵەتی عێراق لە بەغا سەری کە لە مانگی 8 حەمەرشیخان لە کۆماری کوردستان نەماوە مانگی ئاب 8 9 10 11 12 ئەمە 46 دواتر مانگی 1 و 2 3 و 4 و 5 و 6 یعنی 11مان حەمەرشیخان لە کۆمار لەوان دابڕاوە ئەمجا ئەمان دەستگیر کراون و لە سەردارە دراون بۆیە ئەوەی باز دەکرێت بەڕاستی هەڵەیە خەڵک خوێنێکی واقعی بۆ نەکردووە نەخی حەمەرشیخان لە کەسی حەمەرشیخان لەگەڵ حەمەرشیخان دەکاتووە دەستبەسەر نەکراوە لەگەڵ حەمەرشیخاندا حەمەرشیخان هیچ کاتێ کارایی نەکردووە بەگرە ئەوە لە دۆخێکی ترە دەستبەسەرکردن هەوکچ بارزانی نەبەر تەسلیمی دەوڵەتی عێراق نەبووە و لەگەڵ 500 بارزانیە بەرەو گەشتێکی نادیار ڕۆشتن دوای لە ڕوای ئارەسپەڕینەوە چوونێکی سۆڤێت
حەمەرەشیخان تەنها جارێک نەبووە ڕاگواستنەکەی بڵێن ئیبعاد تەبعید کراوە لە کۆماری مەهاباد کە گەڕاوەتەوە ساڵی 1940 تەبعید کراوە بۆ کەرکووک و بۆ ڕوومادی ماوەی تقریبەن لە ساڵی 58 تا گەڕاوەتەوە ماوەی 11 ساڵ لەوێ لە تەبعیدا بووە پێش ئەوەیش کە لەگەڵ ئێرانیەکان هەر شەڕی هەبووە و شکاتیان کردوە زمانی مەلیکیەوەمانە دووسێ جار عومەر عەلی و ئەوانە وەکو داوەتیان کردووە و بە تێڵ و بردووانە و جارێک لە ئامێدی تەبعید بۆ 2 ساڵ و جارێکی شەر لە ڕوومادی کولی ژیانی حەمەرەشیخان نزیکەی 16 ساڵ لە ئیبعادا بووە یعنی لە دوورخستنەوەیە بووە الحەمدولله ئەوەی کە جەنابی حەمەرەشیخان هەوڵی بۆ داوە ئەو بیر و باوەڕە پاکەی کوردایەتی بووە کە لە سەردەمی ئەوە بروزی کردووە و لە کوردستانی ئێران و عێراقا بە تایبەتی زۆر پەرەی سندووە و حەمەرەشیخان بوو کە لوتی ڕەزاشایشکان کە خەڵک ڕۆحی کوردایەتی پیا کردەوە زۆر سەرکەوتوو بۆ شۆڕشەکەی بەڕاستی ئەم بەروبوومەی کە ئێمە ئەمڕۆی خۆین هی ئەو سەرکردە تێکۆشەرانن هی ئەو قارەمانانن هی جەنابی بارزانیە هی جەنابی شێخ محەممەد مەلیکە هی شێخ ئەحمەدی بارزانە هی حەمەرەشیخانە هی کەڵە پیاوانی گەلی کوردەکە شۆڕشیان کردووە بەروبوومەکەی ئەمڕۆ هاتۆتە دی جیلی ئایەندە ڕۆڵیان هەبێ لە ڕابردوو خۆیان کە چۆن بووە و چۆن پێگەیشتۆ چۆن هاتووە چونکە ئەگەر بە ڕابردووی خۆتەوە شانازی نەکەی بە ئایندەیشەوە شانازی ناکەی ئەمە واقعێکە بەڵام گەنجەکانمان ڕەنگە لە هەندێ حاڵەتە شارەزایی تاریخ و کەسایەتیە گەورەکان نەبن ینی بەڕاستی ئیعلامە بێ ئەم دەورەی خۆی ببینێ کە ڕۆڵی کەسایەتیەکان و شۆڕژگێڕان و دڵتۆزانی گەلی کورد لە ڕابردوودا ئەمڕۆ بۆ جیلی تازە بڵاو بکاتەوە و خەڵک بەداخەوە هەندێک لەم کەسایەتیانە تاریخ زۆر زوڵمی لێ کردووە تاریخ زوڵمی لێ کردووە هەندێکیان دوژمنەکانی تاریخ بە چەتە و بە دز و بە جەردە و بە ڕاهزەن و بەمانە ناویان بردوون ڕژێمەکانی گوزەشتە قەت نەهاتوون ڕۆڵی مەلا مستەفاوەکو کوردایەتی بەعز بکەن پیان و تۆ جێبولعەمیل حەمەرەشیخان لە ئێران پیان تۆ ڕازەن و دز و جەردە ئەمە دوژمنەکانیانە بەڵام بەداخەوە جیلەکەی ئەم ڕۆمان کە چیرۆکێک ئەبیستن و ئەزان ئەم چیرۆکە وایە ناچن ناواقعێتی ئەسڵەکەەوە بۆ نمونە حەمەتاڵی بانە خەڵک پێڵێ چەتە بووە سەیعەتا ئەمانە خولە پیزە ئەمانە هەمووی ڕۆڵیان بۆ لە کوردایەتیە ڕاستە لەسەر مەسایلی شەخصی چوونەتە دەرەوە بەڵام تەقبولی ئەویان نەکردووە کە لەژێر دەستی نظامی کابن کە بیان چەوتێنێتەوە بۆ نمونە ساڵی 1960 خان کەوت قاچی شکا لە حاجەمەدانەوە مەلا مستەفا هات بە تایبەتی بۆ حافزی خان بۆ داروخان ئەوە دەست هەموو وانە ئەوگە پەیوەندیەکە بە خۆت نەبێ ئەوە نا بۆشی بۆ شێوە لەگەڵ هەموو کەسێکا پەیوەندی هەبوو ئەستا لەگەڵ پەکتاجافەکانی هەڵەبجەیە هەیبوو لەگەڵ جەمعاتی پێنجێنە شێخانی هەموو شێخ و ئاغا و هەمووی عەلاقەی پێ ئەمجا مامۆستا ئەیانی زۆر خۆشەویست دەدەکانە هەمیشە پشتی ئەگەستن هەمیشە هەوڵی ئەدان کە معاشیان بۆ بڕێتەوە حکوومەت ینی فیا هەموو یەکەوت تەبیعەتێکی تایبەتیە بوو بەردەوام دژاتیان کردووە چکە پیانە بۆ زودەکەی دژیت بە ئاسایشی وڵاتی ئێرانە
هەوڵیان داوە سەر قۆناغی مێژوێگەڵی ڕێ بکەون وەکو ڕێکەوتەکەی سەر ئەرفەع و حەمەڕەشیخانی بانە لە 1940 زاینی تێیدا دانە نەمەرە ساڵی حەمەڕەشیخانی بانە و غزایەکانی بانە لە ناوچەی بانە دەوروبەری بودجەشی بۆ بڕنەوە بەڵام ئەم ڕێکەوتنامە پاشماوە ئێرانی پاشگەزبێتەوە دژاتی حەمەڕەشیخان و شۆڕشەکەی دەکات و هۆیتر ئەوە پێم وتی کە بەهۆیەوە بانە ئەسووتێ و حەمەڕەشیخان باشکەشێکە بۆ باشووری کوردستان ئینا دەوڵەتیان بەردەوام دژاتی کردووە بەردەوامیش ئەوە کاتێکە پێی نەوێراوە شاپەڕنەکانی بزوتەوەکانی شۆڕشەکەدارەکانی دامرکێنێتەوە لە ڕێی قۆڵداری باڵستخانی عێراق لە تاران سکاڵای لێ کردووە و دەوڵەتی عێراقی هانداوە حەمەڕەشیخان لە ستوونی خۆیان دەستگیر بکات چەوسانەوە بە دوو معنایە چەوسانەوەی میلەتێک جیاوازە چەوسانەوەی ئەشخاص جیاوازە ئەوان ئەو نیزامانەی پێشوو لەسەر نیزامی ئەتاتۆرگە ڕۆشن بڕێ ئەیانویست کورد نەبێت ئەیانویست کورد نەبێت کورد ناوی نەبێت کورد وجودی نەبێت لەم نەڤەرەوە چەوسانەوە لە نەڤەری معیشەت و ژیانەوە هەموویەکینا کابرایە لە دارۆخانوێکێ لە بەفرە لە معیشەت و ژیانە فەرقی نەبووە بەڵام لە نەڤەری ڕۆحیە کوردایەتێکەوە بۆ کە چەوسانەتەوە خەڵک ئەم جیهادی زۆر تەبیعی زۆر ئاسایی لە مێژووی ئەمەدا بۆ چودایەکە بەر لە هەموو شتێک بەشێک لە سەرگۆزەکان و سەرخەڵەکانی کورد بەژۆنیان بێ کۆ نەگونجاوە زۆر ئاساییە مەسەن بگوڕی مامەش و منگوڕ لە ناوچەی دەڤەری مکردیانی ئێراندا سێ هۆزی گەورە بوون لەگەڵ دەوڵەتی ئێرانە بەرژۆندیان بۆ لەگەڵ ئەوانە بەرژۆندیان نەبووە کە دژی دەوڵەتی ئێرانن بۆی ئاسای ئەمان جاتی حەمەڕەشیخانی بانە بکەن دوجار کامیان شۆڕجۆرە کامیان شۆڕژگەر نییە ئەو مێژوو ساخی کاتەوە بۆ نمونە یعنی دیان هۆزمانەیە کەساتیوان هەیە مەسەن مامۆسای ئاینی شێخی تەریقەت بۆ نمونە لەگەڵ حەمەڕەشیخانی بانایە بەرژۆندیەکان نەگونجاوە ئەزانی دوو دەوڵەتە بوون لێرەیە دەوڵەتی ئێران دەوڵەتی عێراق دوو قۆناغی زۆرە سیاردا کامەشخان لەو سەدەمایە ژیاوە سەدەمی دەسەڵاتی پەهلەوی بووە دەوڵەتی شاهنشاهی ئێران کە ئەم دەوڵەتە لەلایەن بەریتانیا ئەمریکا فەڕەنسا تەنها سۆڤێت پشتیوانی لێکراوە دەوڵەت شای ئێران تاو کاتی شار و خلال 1970 زاینی کە کامەشخان 5 ساڵە لە ژیانە نەماوە ئەم دەوڵەت شاهنشاهی ئێرانە هەموو وڵاتانی سەرمایەداری بەرگریان لێکردووە هەمووشخان ئەم دەوڵەتە خەباتی کردووە دەوڵەتی ئێران عێراق تا 1950 زاینی کە پاشایەتی حکومڕانی عێراق دەکات دەوڵەتی پاشایەتی لەلایەن بەریتانیا پشتیوانی کرد دەوڵەتی بەریتانیا دەوڵەتی بەهێز بووە بۆی حەمەرشخان کە دژی دەوڵەتی عێراق وەستاوە دژی بەریتانیا وەستاوە کە دژی عێراق وەستاوە دژی ئەمریکا و فەڕەنسا و ئیتاڵیا و ئەڵمانیا وەستاوە هەمە ئاسان نییە قورسە بۆ بە تەبیعەتی حاڵ ئەم دەوڵەتە گەورەیە کە حەمەرشخان بەرامبەریان ڕوبەڕوو بۆتەوە لەناو دوو دەوڵەتەیە سەدان هۆزی کوردی خێڵی کوردی بنەماڵەی کوردی حزوری هەیە شێخی تەریقەت و مۆسیانی حزوری هەیە ئەمانە بەشیان پێیان وایە کە دژاتی دەوڵەتە قورسە ناکرێت لەوانە بەشەر کێشەکە چارەسەر نەکرێت بە ئاشتی بکرێت بۆی دەوڵەت پەیداوی زۆری زیایە بۆ قۆناغە مێژوویە بۆی ئەمە وای کردووە بەشەران دژاتی حەمەرەشیخان بکەن بەڵام دیگە حەمەرەشیخان جیاواز بووە زۆریش ئاسایی ئەم حاڵەتە زۆری ئاساییە مرۆڤە من پێم وایە ئەم کێشەوە چارەسەر بەڕاستی بە شێوەی چارەسەر کرێت ئەمە ئیتر کاتێ من دەزێمە چەک تۆ بەرامبەرە مەوەستیت یا بێدەنگە بیت یا هاوکاریم ناکەیت یا ناچاریت بۆ مانەوەی خۆت دەوڵەت بۆی دەوڵەت دیاقی دەبێ دەوڵەت تووشی کێشە نەکا دەوڵەت بەڵێ بە مێدەنگێت تۆ دیفاع حەمەرەشیخانەکەی تۆ دژی من بوەستیت حاڵێکی بەنام سروشتیە ئەتی مێژوێمە ئەوەی هێناوە بەڕاستی بەداخەوە پێش ئەوەی کە خان بگەڕێتەوە لە کۆمار پێش ئەوەی جەنابی مەلانسفا حرەکەت کا بەرەو رووسیا ئیتیفاقێکیان هەبووە زۆر جەنابی خان داوای لە مەلانسفا کردووە کە ئەوش لە قازی محەممەد بەڵام ئیشێکی هەڵی کرد کە لەگەڵ شای ئێران ڕێکەوت ئیشێکی خراپ بوو هەڵە بوو لەبەرەوە زۆر ئیتیفاقی نەڤەریان لەگەڵ بارزانی بەیەکەوە هەبووە هەر ئەوەی شەکە هەموو جبەخانە و سیلاح و هەر هەمووی لە سەراکە حەمەرەشیخان لەوێت جەنراڵ بۆ فەرماندەیی منتیقەکەی کردووە هەمووی تەسلیمی جەنابی بارزانی کردووە هەمووی تەسلیمی ئەو کردووە بە ئازوقە و بە مهمات و بە هەموو تەنها هەندێک مەدارێک نەبێت لەگەڵ خۆی هێناوێتی مەکتەبەکەی خۆی هیچ شتێکی لێوێ لەگەڵ خۆی نەهێناوە طبعاً دوژمنەکانی بارزانی دوژمنەکانی حەمەرەشیخان کە ئێران و عێراقن هەزاران قسەی ناشرین پڵانیان پاڵان کرد پڵانیان برد مەلانسفا ساواک بردی ئەوە کرد ئەوەی کرد ئەمانە هەمووی دیعایە دوژمنەکانە بۆ ناشرینکردنی ئەم شەخصیەتە گەورە جەنرال سۆڤێتیەکان جۆرە قاپوت و کلێتەیەکیان هێنا وەکو زەدەر ڕەساس دژی گولەنەبڕ وەکو خوودە ئەیانا بە ژەنراڵەکانی کورد
هەندێکیان حەمەرەشیخانێکی چیوای هەبووە لەسەر ما و گەرما و هیچ شتێک تاسیری تێنە باران بەفر ئەمانە شتێکی تایبەتی بووە ئەو وەختە لە ناوجێی سۆڤێتیە بە جەزراڵە گەڕەکانی خۆیان دەبێ کەس ئەوەی نابوو یەکێک لەوەیان پێشکەش بە حەمەرەشیخان کردووە جا هەر بۆ تاریخ وەختێک کە جمهوریەت ئەڕوخێ مەلا مسەفای خۆ حافیزی لە حەمەرەشیخان و مەجموعەیەکەکە ئەڵێ من ئەڕۆم ئێوە یانایەن من ئەڕۆم بۆ سۆڤێت تەمان مەلا مسەفا وەختە عەلاقەی تایبەتی هەبووە لەگەڵ حزبی کۆمەنیست و جێیشی سووری سۆڤێتی و ژەنەراڵەکانیای دوێتی من ئەڕۆم حەمەرەشیخان ئەو پاڵتاوەی خۆی یاوەتوتی تۆ ئەڕۆی بە بەفر و زستان و ئەو شاخ و داخە تاگەنێ ئاخر بە پێک ڕۆشنە تا سۆڤێت بە ئەمە لە بەرابێ ئەم خۆدەوە ئەم پاڵتەوە جا ئەمە قسەی مەجێخانە ئەڵێ مەلا مسەفا تۆ بۆ عێراق و خەڵکە چوو بە لای حەمەرەشیخان چوو بوو بە لای پێش هەموو شتێ مەلا مسەفا وتی ڕەشی ئەو پاڵتۆیە تۆ نەبایە من ڕەخە بوومەوە لەسەرمان بەناو بەفر و توی لای باش کردوتی ئەو پاڵتۆیە تۆ منی لە مەرزە ڕزگار کرد یا شتێکی تاریخی حەزەکەم بە مادەمێوەیە داشتەکەن بەنیسبەت خۆمەوە وەکو شەخص من ئەو وەختە کادری حیزبی شوێیی بووم وەختێک کە پێشمەرگە حکومی منتیق ماوەیەکی زۆر پێشمەرگە هەر بە پێنجم بەدەست پێشمەرگەوە بۆ یەکەم قەزاوی یەکەم مەخفەری حکومی کە گیرا دامەزگای حکومی پێنجوێن بوو ئیتر من لەو ناوە کە ئیش مەکرد و چالاکی مەکرد پێشمەرگەش لێمەگەڕا ئاغا زۆر بەی ئاغاکان لێمەگەڕان حکوومەتیش کە لەو ناوە بووە و مەخافر و جێشیان لای هەمویان قاچاق بوو زۆر جار کە تەنگەتاوە بووم ئەچوون بۆ ماڵی حەمەرەشیخان چوون بە دارۆخان بەجێخان یەکتری مەناسی و خزمایەتی کشمان هەیە لەگەڵیان لەگەڵ ماڵی حەمەرەشیخان ترە چوومە ئەوێ حەمەرەشیخان بە ڕەحمەت بێ وەختە کەوتو بوو ینی تۆزی تەندروستی لەو ساڵانە بوو کە دوای چەند ساڵێک کە من چووم وەفاتی کرد ئەوی دانیشە بڕۆ لە دیاهاتە دوورەکان چیەکەی چی فەلاحەکەی شوێعیبی کە بەس لەم منتیقە وازم لێ بێنە بە هەموو ڕۆژێنەیە بەر دیوەخانەکەم هەم بڵێن فەلاح مڵکی خۆیەتی و ئاغا باوکە ڕێتی بە زەڵەتەوە ئەوەندەی من شوێنی کەوتوم بە سەرچاوەکان ئەگەڕاوم بە دیکۆمنتەکان ئەگەڕاوم بە وێنەکان ئەگەڕاوم ئەوەندەی من لە خەڵکە بە ئەزمونەکانی بیستوە کاوەسەدەمی هەردوو کەسایەتی گەورەی کورد بارزانی مرۆڤ حەمەرەشیخانی بانەبوون هیچ خەڵکی لەنێوانیان دەنەبوو کوناکوکی هیچ یعنی بە هەموو تەبەنیان بەڵام لەسەر هەندێک بەڕگە ڕووداوی مێژوویی بۆ چوونیان جیاواز بووە دژیەک نەوەستاون مەس ئەو ساتی حەمەرەشیخان وەزەکەوای کوردستان دێنێ بۆ نمونە بارزانی کومار دەمێنێتەوە بازان جێتی حەمەرەشیخانی بانە ناکات حەمەرەشیخان جێتی بارزانی ناکات پرسیش بیاک دەکەن حەمەرەشیخان دەڵێ بارزانی من پێم وایە ئەم دۆخە لە قازانجی کۆمار نییە باشە ئەمە جێکی بابەتەکەیە حەمەرەشیخانی سەحاب دەکات لە بەرامبەردا بارزانی پێ وایە ناوی لە قۆناغی پێشوا قازان بەجێ بێڵین پێشوا قازی محەممەد بەرگری لە ئێمە کردووە پشتیوانی ئەمەی کردووە سەر کۆماری کوردستانە بۆنە ئەم جیاوازیەوە ناکات بارزانی جیاتی حەمەرەشیخانی بانە بکات ئاگادار بە با پێ بڵێم خۆ ئەگەر جیاتێک تیان بکردایە بازانە ئەیتوانین لەڵای کوردستاندا کێشە حەمەرەشیخانیمان دروستکات نەیکردووە یەک بەڵگەنامە نییە بیسەر بێنێ کە بازانی حەمەرەشیخانی کوردستاندا جیاتێک تیان کردووە ئەسڵەن من دیان بەڵگەنامەم لایە دیان بەڵگەنامە کە هێزی بارزانی لە کۆماری کوردستان لای حەمەرەشیخانی بانەیە حەمەرەشیخان لە چنی بەڵگەنامەدا مسڵمان دەرێ بە قازم محەممەد بۆ حەماسخان سەفی قازی وەزیری جەنگ بۆ بارزانی باز ئازادی و جوامەری پاڵکی بارزانیەکان دەکات سەدان ئەمەلایە هی بارزانی پێشوا قازم محەممەد باس ڕسۆزی و خەباتی حەمەرەشیخانی بانە و هێزەکەی دەکات بۆ نمونە
أصلا أنه بيرولي أفسر كان كمان يكون بشكل ما هو توا كأو أفسر كمان يكون عم مصطفى قشنا من الحاج محمد قصي هيك حمش خان كشيء كان أبوه ونمونه يعني بكر عبد الكريم ديك شيء حمش خان أبوه أبي جواي قاسم محمد شارع صديق كردوه لما بارزاني خانة هيك كشيء نبوه أما هيك لا شرش إيرودا لا نصوص صوتو يك وتاع نص عفطة شوار بو يكسر حمرش خافشتي بارزاني بدندا أو بو بدن بارزاني وهاتو بيجوني آزاد كرت أو بو لبعض كشي مال مكتب سياسي بالي بارزانية برقي لبارزاني كرت أو بو لبعض اشتركوا تبع أزارة ولا غير بارزانية وسطا يعني لا لسه شرش إيرودا شني جار بارزاني حمرش خان يكتري أمينيوه حمرش بارزاني لدلمان وحجوران وهاتو ولا حمرش خان دارو خان حمرش خان ليرو شو ولا بارزاني بو شق بو هولي بو شق بو بارزان بو دلمان بو نمونه يعني بين زور بيزبو اصلا دو دانا سكر دي ترصوص ابو كردستان بون كريستيان بو كردستان كي ارامو ما فقاني كنت خبات كان بويا روشن بيني ولا هي ستشاويه كاله شو نكا كي شيء كان بو شو جواز ولا حالته بس حمرش خان في ابو ركضني ازاي نصو حفته شوار صالك ودان دوا دوله العراق يالي ممركتنا اكاد والله بارزاني في ابو كم دو خبيت برني تغلى وشا كب حمرش خان مش يغلى قدام أزار زور باش نبوه هي نصو حفته تجي بارزاني وسطا مشتواني شي ذكرت لا بنجاو لاش بنجاو نوشاس مصطفى صالح كريم هبو لي رما مصطفى نوسر وأديبي ناصراوي سليماني وشويعي كي مشهور بو بعمري ما مصابو مديري مكتب وليرة بأمري إداري نقل ينكرو داروخان يجيك ما مصايبو وكوهين يعني وقتي كوتنا قرتنو عزيز داني شوية كان أيشان نقل كل بو داروخان كاك مصطفى جراوي حمرش خان بيوتم كرم ليربا تويان بو أو ناردو بلين قوايا تو شويعي تو بشيت لاي آغايا لاي حمرش خان آغايا أو كرجي تويان بو أو ناردو من بو كرم برو مكتبي خوب كرو إيشي خوب كو ورا ليرا الذي خان بخود إسراعات كو هيش خمونا به يعني جايو أزانم تويان بو ناردو من بتكر مدواي حكومات بي بلا ما مساعي كان كرستو بيكن بهلانا برا إيشي خود شيكي بيكو مكتبي خوب كو درج بطلبة بلا سرباز بو لايمن أميني بله ئەوە کۆماری کوردستان کەسێک چوو پێشەوا ڕۆی بۆ تالان و مەلا مەساف ڕەحمەت بێ ڕۆشن بۆ رووسیا و خۆشی مایەوە خۆی تەسلیم بە ئێرانەکان کرد هەشی خان فەرمی بۆی گەڕاین و خان فەرمووی چوون بۆ لای ڕەژەنابی مەلا مەستەفایە بۆی تەکلیفی لێ بکەین ئەم وعدە نەیا بە حکوومەتی ئێرانی برایەکی لە سەناتۆر بوو لەوێ خازم محەممەد إيشي بوكي أقل بيت إيرا خوب حكومة إيران بيسو حقنا على حكومة إيران خومانو إما أي كان بمحافظي سيفير مهابات استخان لبلا حتى مدام السابق كتبي جنبي قاضي إما أروين حمر الشيخانة من الروم وأوجه الراس وبوراسك هي خويك علاقة جاء سويج قلماني بأمل لكن عرب جيران خزمة سابين يهجوا لك رفس كذا وقت من تعزو بعد كذا ومو أما نبي تغيب بو خازن محمد أما ممكن مصلحتي من لا تكشي وشي وبوك واحد وين وانيا هو التأثير زور إذا كان أن يجد لا يبصين عبن أن يبصين حال الشعب الخارجي شو استدعى تفصيلي شيء لا أغلب شو بلا كابلايهن سعر الحجازي مديري شرطي عام بو شو بلا حمر الشغال ديت وقت عن تسليمك ما بس هذين الرموا يصير الشعب الخارجي مع الأوابي الشباب بقاو ليش هين كابلا حجازي سعر الحجازي مديري شرطي عام به مليك أو كاسب مليك نابه ولي أحد به وصي كخاري مليك أشكال أو لسه الحكم بو أما الولد قال له كواعد أساد بيت أما اللي بسم في سالك ديه كأنه ويرسول شو يخوي يسخن لقال الشعب الخارجي شو سشون بو لا مليك لا بغاه مليك خوي له أنا وصي جري أو بو خاري بو ها بهين شو بس علي حجازي شو في بلا كوا إما والله حموش لك بوكن بلا أولو
فكرة وڕای خۆی دەستێت ئەمجا کچوویشی پێ بڵێ ئەمە عرف عادەتی مەلیکی وایە کە هەچ کەسێک بۆ لای پێ بچێت دەستی مەلیک ماچکە ئەم دوانە بە من ناکرێت بەڕاستی کەچوو پێ خەی ناکە با بەسە ژوورەوە بەداخۆ دوجار ئەو شۆڕشانەوە ئەو ڕاپەڕێن و چەکدارن نەهمووی تێشکان من بداخەوە تا ئەو ساتی کە حەمەرشخان ژیا خەباتی کرد تا کۆچی دوایی کرد هەتا بارزای نەمرد کە چۆن لەدایک بوو چۆن ژیا و چۆن خەباتی و تا توای کۆچی دوایی کرد لەگەڵ دا سگری تراکو شێخ محمودی لەمەر شێخ سعیدی پیران ئیحسان نووری پاشا سەید ڕەزای دەرسیم قازی محەممەد دا سگدەیتر بەداخ هەمویان بە ئەنجام نەگەیشتن بەنجانەوە بووە کە بەداخەوە کۆمەڵ هەوکارە پسەریەوە بووە یەکەم دژمنەکانیمە بەهێز بوون دووەم دەوڵەتانی دەسەڵاتداری سەرگۆی زەوی لەگەڵ دژمنەکانی ئێمەدا بوون سێ بەداخەوە ناکۆیەکانی نێو خۆمان هۆکار بۆ بەوەی کە دژمنەکانمان زەفرمان پێبەرن بۆیە ئەوەی بۆ من گرنگاوەیە کە ئەوەندەی ئەوان توانیان کاری خۆیان کرد بەداخەوە بە ئەنجام نەگەیشتن بەڵام دوجار ئەم دیارە زۆ گرنگە خەباتێک لە دوایەکانی ئەوان مادووبوونێک لە دوایەکانی ئەوان هەوڵێک لە دوایەکانی ئەوان قوربانیەکانی مێژونێتەوە کەمان دوجار کوردستانی گیانە ئەم دۆخی ئێستا ئەم دۆخی ئێستا ئێمە ئیبینین بە هەموو کەمە کوڕیەکانیەوە بە هەموو خراپ و چاکانیشەوە هەغدار بە پیشاندا کە کورد بەم ڕابردووە ماوەتەوە بەم خەباتەوە ماوەتەوە بە مادووبوونەوە ماوەتەوە ئەگەر لە ڕابردووی ئێمەدا ئەم سگردانە ئەم کەساتانی مێژووی ئێمان نەبوونا بە سگردا خەباتیان نەکردایە قوربانیان ندایە ئاوەریان نشایە کورد ناگەیشتە ئەمڕۆ ئێستا دەمێک بووناوی لە کورد و لە کوردستان و لە نیشتیمانە بەناوی نیشتوانی کوردان نەما بوو. من جا دەستخۆشی لە بەڕێستانەکە بەڕاستی کاک عەتا نایشاو تۆ زاماوەی زۆر لە خەریکی چەندی کەسایەتی خەڵکە بینیوە ماندوویم کارەوە من نزانم ڕاگەن چەند قورسە لەوانەیە ئەم بەرنامەی تۆ لە نیم سەعات 45 دقیقە لە سەعاتێکە بگاتە خەڵک زۆر بە ئاسانی خەڵک بە کۆنتڕۆڵ مینی تەلەڤیزیۆنەکەی بگۆڕێت بەڵام مەزانە بەڕێز لە سێ مانگە هاتوچوو ئەەکەیت یەیت و ئەڕۆیت لە سلێمانی لە سلێمانی لە من دقەی پێنجوێن خەڵکی جاجە کۆکەیتەوە بەنامە دەوڵەمەندترکەیت بەڕاستی بابەتێکی تااقەت بڕووکێنە نەبردووە قەیەک خەڵک تااقەتی ئەم بە زمانەی نیە تۆ ئەم دەسەڵکار خۆتۆکارەکان تاکە بەڕاستی تەقدیر ئەم دیوەیان ئەمە ئەو بۆیە ئەنجامدانی بەرنامەیەکی واز خەسادێکی کورد بەلای منەوە سێ بایەخی زۆر گرنگی هەیە یەکیانەوەیە لە ناو ئێمەی کووردا دڵسۆزانێک ماون ئەیانێ بزان لە مێژوو چی گوزاراوە چی ڕووی داوە تابی کە ئەزمونێک بۆ نەوەکانی ئەمڕۆ داهاتوومان ئەمە یەک دوو ئێوە هاتوون ئەتانوێت دڵسۆزانی ڕابردووان بە میلەتەکەمان بناسێنەوە خەمخۆرانی نیشتمانەکەمان بە کوردستان بناسێنەوە ئەوڕۆ کەساری ڕۆژگارێک لە میلەتەکەی مەدا خەباتیان کرد ماندوو بوون وازیان لە سامان و سەرۆت و بەژۆرگای خۆیان نابوون بۆمەنەتەوەکەیان ئەمڕۆ ئەمانە بەناو نەواناسیتەوە کە پێیان بڵێیت ئەو عێراقی ئەمڕۆ ئێوە بۆی دەگەڕێنەوە ئەو عێراقی دوێنێ هەزاران سەگەندێک کوردی لە سێدارەدا ئازاریدان دژایەتی کردن ئەو عێراقی ئەمڕۆ بۆ یەگەڕێنەوە هەر عێراقێک ساڵانی پێشوو دژایەتی کوردی کردو پێش ئەنفال کیماباران کوردی ئاوارە دۆزانان کوردی گوندی سووتان ئەم بەنامەی ئێوە پێمان دەڵێ کە ئەبنەوەکانی ئەمڕۆ بەم ئەزمونانی مێژووریا بن سەگەندەکانی کورد بەکەم نەگرن لە سوود لە ناوخۆکانی کورد ببینن بۆی ناوخۆکی دووبارە نەبێتەوە بۆ کوردستانێکی ئارام و ئاسایش تێبکۆشین پێم ئەم بەنامەی ئێوە سوودی خۆی دەبێت پێمە ئەزموونی حەمەڕەشخانی بانە لە مێژووی کووردا نمونەیەکی پیشنهادات کە لە قۆناغی مێژووی ئێمەدا یەکێک لە ئەندامەنی ئەم کۆمەڵی نەتەوەکەمان چۆن ژیە بۆچی ژیە و بۆچی ئەوەنجە خەباتی کرد.